سڵاتانە بەعزیزان و خۆشەویستانم بەخێر بێنەوە لە ڤیدیۆیەکی نوێ لە پارتی سێمی یاری زۆر نایابی دراگۆن بۆڵ کاکارۆت گەڕاینەوە لاتان کە پارتی پێشووتر لەوە کۆتاییمان پێی ناکاتە کە گۆهان بووە ئەیپەکە غۆرێلایەکە دواتریش کە پیکۆلۆ توانی کە مانگەکە بتەقێنێتەوە بۆی گۆهان بگەڕێتەوە سەرباری ئاسایی خۆی وەروە دواتریش گۆهان چەند مانگێک پێچوو کە ڕاهاتبوو لەگە ئەو جەوەی کە خۆی بژێنێتن لە ناو جیهانەدا. ئێستاکەش بیکۆلۆ پێویستە بچیتن ئەو جەماعەتەی کۆبکاتەوە کە بڕیارە لە بەرامبەر سیانەکان بجەنگن لەگەڵیاندا لەناو لە سەرزەوی. ئێستاش بزانین ئەو جەماعەتانە چێ و چێنە. لەمێژە گەمەکەم نەکردیە جوڵەکانم لەبیر چتەوە ئەکەوە بەبیرم هاتەوە. Looks like someone wants to die. I don't know who or what it is. If it's a threat, I'll get rid of it. یەکێکیان لێرانەیە هەردوومەتیکەی ئۆت. Piccolo? ئەو یان چایە بزانین دەرێ بەهێزتر بووی دوایە دەڵێ کۆرلین گۆتی تیکاتوو لە ڕێزی مەشاڵ دەکەی دەدەتوێت ڕوبەڕوون ببیەوە بزانی هێزەکەت باشتر بووە. ئێستا پێویستە ڕوبەڕووی ببینەوە بۆی هێزەکەی تاقیبکەنەوە. دەڵێ بەڕێزکامی بەمنی گۆتیە کە ڕوبەڕووی کەسێک بمەوە کە لەم بەهێزتری ببیتن لە ئێستادا. دەڵێ بەس بەڕای من ئێستا کە دەتوانم بی لێو بکەوە کە دەتوانم تۆ ببەزێنم. دەڵێ ناهێڵمەک و گۆکوم لێ بەسەر بێتن کە وادە گۆکو بەسەرێنە. ئێستا پێویستە ڕوبەڕوویەتی ببینەوە. دەڵێ پێویستە دای لێ خۆش بووم بکەیت لەبەرەوەی لەوانێ بمری. یان سا باشتر بووە. دەری بەرگری و شتەکانم زۆر لەبیر نەمایە فیلمەکان شتانی دەرگیری بوو. زۆر ئەوڵی دانەکە ئەوە خۆمان لاداوە بار بوو. زۆر باخواتە ئەندێک لێدانی زۆر باخوات ناکەم چۆن دەرباس بکەم چکە من زۆر لە بەرگریشتەکانی زۆر شارەزانینە. ئەوڵی نێزی بوو دەبا بە پارێنەوە ناکە خۆتەکانیشمان لە ویستەوە. ئەوە باشە هەندێک نەمادەی دەبینەوە بۆڵۆت باخواتە یانچە قۆتەکی وای نییە بۆ درێجی نەکات کۆتاییەکان قۆتەکی وا باشی نەبوو. دەرینی ناکەندە یەک لێدا بەژێک وەرە بەخۆمم کاکە زانین پاشەوی چێمان دێتە بەرامبەر لەوە باشتری کە چاڕم دەکەم. پێتوو زۆر لاواز نییە
Train all you want, but it's never going دەرێ to be ڕاهێنان enough کە to بەموو beat me. توانەیەکە هەتا لە بۆ یەمنی Man, maybe you're ببەزێنی right. Huh. Don't دەرێ feel too وابزانم bad. تۆ ڕاست دەکەی You're still alive, aren't you? That's something. But you're There going is to need a Zohra bir different Macau. approach to your training. Come on. دەر پێویستە چەند ڕاهێنانێکی Don't count جیاواز me پێ out بیکۆڵە just پێ دەرێت yet. I've got what it takes. دەڵێ خۆم پڕە نادێ درێ وایە دوورم ناخێوات ئەمە بەستێوەی لە ڕێزی شەڕکردنەکە دووری بخاتەوە This power is amazing. زانین کەسی دواتر چێ ئەوە یەکەچیان ئەوە کۆردینە زانین لەگە کۆردین و بەقوەتە بەقوەت نی بزانین کۆ Piccolo! هێ Hey, you're looking stronger than usual. دەرێ بەقوەتر دیاری لە پێشتر دەرێ لەلایەن کامی ڕاهێنانم دەکرد لە شوێنیەوە You don't look too confident. I can tell this There won't is go answer well here. for you. Can you blame me? دەتوانی منی I was ببەزێنی killed by a demon clan member once before. You guys freaked me out. Pathetic. دەڵێ ئەمە پێشتر کۆمەڵی دیمۆنەکان شەیتانەکان و کوشتیە کە یەک لەوانە بیکۆڵۆش لەگە کامی هەر لەو خێزانەنە کە پێشتر مەزموعاتیان پێدا بوو خراپەکار Fought each other before. لەوانە کامی بەخۆی خراپەکار دواتە کە بۆچوو بەزاندی و ئێرکێک لە دەوهاتە دەرێ بیکۆڵەوە هێکێ بوو چاپە خراپیان لێ جودا بووە کۆرلین کارادێک باشە لە یانچای باشتر بەڕای خۆی بەس نابن لە یاریەکەم بخدا زیارە گێرە لێدانەشی شوانە ببینە جاری لێ Do you want to stay a weakling your whole هەر ئەوە زۆر باش خۆلادانێکی زۆر چاک یالا ئەوەکانی یاڵ دەی حەزم لێ ئەو دیاری ئەو چیایی پێت بخێنە As far as your technique, ببین کار I have been training since the last time we fought. لێدان لە سێک بەجالی ناکەم کار ئەمە خێراییە و ئەو ئەو لێدانەمە بەکەدار نەیزعات و تاخیری دەکرد کۆرە باز بەخۆ I think Well, you pretty Chad. much figured it out. ئێستا پارۆشتشمان باشە نازم ئەوجا دەتوانم جوڵی تکەی حرەکەی تکەی پێ بکڕم یان نا Not I'm bad. Bandico. You actually held your own. دەرە خێراییەکەت خراپ نەبوو Thanks, I guess. بەڵام دەتوانی باشتریشی Looks This like you're passing doing back on the something location right now. in your training. Okay, yeah, I think I لێ got this. باشترە ڕاهێنانی زیاتر بکەیت If you don't want to Them die a jobbies, second time, then you need to train more. Do that. دەرەکە Maybe دەتوێت I'll view you جارێکتە as more than نەمری just a waste ئەو of پێویستە space. بۆ جاری دووەم ئەو جارە نەمری کە ڕوبەڕویان دەبینەوە پێویستە خۆت بەقوەترکەی ڕاهێنانی زیاتر بکەیت Hey, دەرە پێویستە I'll کات show بە you. تاڵەکان بە فیڕۆ نەدەی I'm a student of the Them great nişanı Master dedim. Roshi, just like Goku. دەرێ من قوتابی ماستە ڕۆشی مە مامۆستا ڕۆشی وەکو گۆکو Which means I'm So gonna get Goku's stronger. Tabio Just Go. you wait. دەرێ بەهێستریش دەبم چاوەڕێکە بزانی کەسی دواتر چێە Ooh. The energy from this thing is incredible. هەر لەو نزیکانەوەتر بچین با بزانی قوەتی وانیش چۆنە Piccolo. تێن و So the power I sensed was from you. Looks like you knew I was nearby. لە خێرایی Not bad for a dead weight like you. You've لێ got quite the نزیکتر mouth on دێتەوە you. Don't think for a second that I've started trusting you.
To me, you're still the enemy. دەڵێ وابی نەکەیتەوە کە من جارێککە باوەڕت پێ دەکەم You think you وەکو actually دژمنی stand a خۆم سێر chance دەکەم. against me? I do. I did train under Kami. دەڵێ چانسێکی بدە Is that تاکو so? بتانی ڕوبەڕووم ببیەوە. He instructed me to return to the surface and further polish my technique by sparring with an even stronger opponent. And I can think of no better تەکنیکەکی opponent تازەی than دروستکردێ you. دەوێتن تاقیب کاتەوە. Let me show you how strong I've become. دەوێتن لەسەر پیکۆلە تاقیب کاتەوە. Sounds good to دەڵێ me. با I could دەمێ use the نیشانت بدەم کە من entertainment. چەند بەهێز بیمە. دەڵێ ئەو I'll چێژ play بەخشە along. بزانین ڕوبەڕوویش دەبینەوە. بزانین بەخواتە. Goku, the world tournament, didn't you? That's right. I wasn't good enough to get Goku to fight me at his و best. باسی تۆرنمەتی دەکاتم کە گۆکو بەرامبەر Fight me using my true power. پیکۆلۆی شاری کرد کە دەبیەوە. بیرم نەما گۆکو دەبیەوە پیکۆلۆ نازانم خاڵات لێ بیرم نە. بەلەم ێزێت سێرم کردە. بەرگین کرد زۆر خۆست. را. دای. Not bad, Piccolo. You have your moments, but is this all you پێدان خۆست. I'm not finished ئەو yet. بەرگێش داد. برێ کۆتاییمە. ئەو دەزایەکەی ئەکتیەی تیمی جیازە دیوانەکە. ئەندە بخۆر. ئەی دنیا. ئەم تاکە پیکۆڵۆیە. شەندی. ئەو غەڵەتم بەجای بسمەلا ڕاستم. يعني نعدلوا لاني كنا عدلوا I بوكس still have some room for ماتش بيزني I think you've had enough. ولا ايش تقيش بيناكم بوشي زانين كسيت كمان معه. You're better than I thought. At least you can dodge basic ki blasts. I guess that training باید of yours دەمتوانی خۆم wasn't a لە waste of time. کیبلاستەکان لا بدەم. you, scum. دەڵێ باشترە ڕاینام کە کاتێ بەسپڕۆ نەدەی. You may have the upper hand now, but not for long. I'm going to دەڵێ eventually زۆری پێ defeat ناچی you. دەرێ بۆ I'd like to see نزیکانە you try. دەتبەزێنم. دەڵێ دەمەوێتن بتبینم تاقیب بکەیتەوە ڕوبەڕۆم ببیەوە. پیکۆلۆ بۆی نیاسەیاندم ڕوومەوەچە باتە پێکەنی ناوی نییە. Hope he's toughened Sakani up since the Shimuraka. last time I saw him. ئێستا بەرەبەرەوە نزیک دەبینەوە لەوەی کە ڤیجیتا و سایانەکان کە دوو سایان ڤیجیتا و ناویتکیان نوویستەوە بۆ دەمێک کە بێنە سەرزەوی دەیانێتن زەوی لە ناو ببن. زۆر پێویستە لە بۆی کە پارێزگاری لە زەوی بکەن ڕاهێنانی زیاتر بکەن. There he is. زانی چییە مەمنایە؟ ئەو هاتین لای گۆهانی. Seems like you managed to survive after all. دەڵێ دەبینم هات ئێستا لە ژیاندا مایتۆ خۆی تۆ لە ژیانی دوای هەموو شتەی. چکە بیداەتی هەروەکو لە پارتی پێشتر گۆهان زۆر ترسنەوە بوو بیداەتی زۆر دەترسا کە بەتەنێ بووە. چکە حیاتی بەتەنێ بەجیان نێشتیا لە شوێنێکی ئافڕی بدەن و خۆی نەژیاندیە هەلەگە بابی بووە لە دوایەوەی کە گۆکو مرد لە بۆ جاری یەکەم گۆهان بەتەنێ مایتەوە ئێستا پیکۆلۆ دەیە ڕاهێنانێکی باش پێ بکات تاوەکو بتوانێت بەرامبەریان بزەنجی کینکای ڕاهێنانەکانی گۆکوی هێشتا دەستی پێ نەکردیەوە دیارە بەڕاستەوای کردیە ئێستا گۆکو نا هێشتا ڕاهێنانەکانی تاوا نەکردیە شتە نەگەیشتە لای کینکایش چەند مانگێکە لەو ڕێیمارەکەیە. This is tough. Oh man, at this rate, it's gonna take me way longer than a year to get to King Kai's place. Wait a ئەو sec. پاشای کە ناویێرانە لە بۆی بستە لای کینکای گەوتی چەندین هەزاران ملیۆنان ساڵ پێدەچێتە دەگەیە لای بەڵام گۆکو بە خێراییەکی باش ڕۆشتیە
ئەوشتا گەشتە کۆتاییەکەی دەڵێ هیچ شتێک لێرە دیار نییە What's that round thing up there? دەوشتە چیە لە سەرەوەی ئێران That must لە be where دەوری King ئێرە Kai is. Hell yeah! ئەو شوێنی کینکایە Yep, no mistake about it. There's even a house. دەڵێ ماڵە چی لێیە So if this is King Kai's place, where is he? دەڵێ ئەو شوێنی کینکایە بەخۆی لە چندێ ئەوەتە Who are you? وارە دەیە تو چی Know what you call a cow with no legs? Ground beef. دەڵێ چێلەکە دیتە بێلاوی No. ئەو بەناوە maybe you were نوکتەی too دەجێت starstruck نوکتەکانی and شەموو didn't hear دیکە me. Man, you're hopeless. All right, let's see if this one tickles your funny bone. دەڵێ یەکەم جاگاڵتە یەکەم پێ بڵێت تاوەکو ڕازی بم Huh? No one's there. Guess I better tell the phone. Nailed it. بە حسابی خۆی گاڵتە هێچی بەقۆ Huh? What's going on? دەچڕدا What's wrong with you? Why are you even here? دەوێت چه هەڵەیەک Well, چ کێشێک دێت I was hoping you could train me. Train دەڵێ you? هیوادارم کە بتوانانی ڕایان پێ I بکەیت can't train ڕایان پێ someone بکەم who doesn't have a sense of humor. Oh, come on, King Kai, I'm پێ begging ناتوان بۆ you. مامۆستای کەسووی Well, I ڕایانی guess پێ I بکەم could if you pass my little test. دەڵێ پێستا If you can make a سەرتا master بە comedian تێستێکی like me بچووکدا بڕۆی laugh, تاقیکردنەوەکی then I'll بچووک train you. Wait, دەڵێ you want me to پێستا tell you a joke? گاڵتەیەکی باشم پێ بڵێ لە بەرامبەرم یعنی گاڵتەکی خۆشی پێ برێتن کە پێی پێ بکەیت کاوێت نۆلێکس کۆڕان بیف با یەکی لەوانی خۆی Cow with برێنەوە no legs is called ground beef. No. Those are the ones I just told. دەرەوەم نایەتنەوە بەخۆم پێتم گوتیە ئەوەی خوارێش هەرەوەی گۆتە بوو با ئەوەی دوم بێتن Have a nice trip. See you next fall. گەشتێکی خۆش شتەکەش بێماناوە بەس پێ پێکەین Hey, you laughed. I saw it. دەرێت تو پێکەنی من دیتم You're pretty good. I'll give دەرێت تو you زۆر that. باش دەرێم نەوت پێ دەبەخشم یانی دەیوە ڕاهێنانی پێ بکە لە تێستەکەوی دەرچوو ئێستا کینکایشمان لەوە زیاد بوو لە سۆڵ کۆمیونیتی بۆردەکەیویش زیاد بووە زاری کەسمان یەداینین ئەوانە تەبعاً لە بۆ تاقەکانت زیاد دەکاتن لە بۆ جوڵەکانت باش دەکاتن XP زیاد دەبیت کە I'm done with jokes. I came here to train. You came پێم here ناتم to لێ لە بۆ train. گاڵتە زاری هاتمە لە بۆەوەی کە ڕانان پێ بکەیت I'm going to need to test you, though. I need to see what I'm dealing with here. Great, پێویستە you got it. تاقیکردنەوەش کەشت پێ بکەم زانم ئەو توانایەتی چەندە Who is this guy? دەرەوە ئەو چییە ئەو Very کەسە well. I will train you. دەرێ زۆر باشە ڕاهێنانت پێ دەکەم I just might actually have what it takes. He might be able to handle the Kaioken, and maybe even my greatest technique. دەرێ دەمێتن کایەکینی فێر بکەم کە بەهێزترین تەکنیکی منە کایەکەین دواتر دەبینین کە هێزەکی چەند گەورەی هەیە کە تواناکانی خۆی چەند جارێک زیاد دەکاتن دەکاتە چەند هێند بەس جارێ سەرەتایە دەبێت ڕاهێنانێکی باش بکاتن گۆکۆ ئەوجە دواتر فێر دەبی زانی چاوەڕێکم زانی چڕوو دەدا چڕوو نادا هاتمینەوە گۆهان زانین گۆهان سێوان دەخوات Mean زۆر قشتە green زارێک بچکۆکەیە زۆر قشتە teaching machine. ئەچی ئەو جارەمان بزانین چمان پێ دەست پێریتن لەناو یاریەکە بزانین چەکەن Wonder what I'm gonna do today. Maybe I can hunt some dinosaurs in this area. دەوێتن دەینە They can be سوورەشکە pretty بریتن لەو dangerous, so we ناسێ need to be careful. دەینە سوورەشی گەورەشی دەوێتن گچکەی نایەت
بەزمی گەیانی خۆش فەت دەینۆسۆرەکە هاتە پێشم ڕوبەڕوومان دەبتەوە یانی شاکردنیەوە چی ئەوانشتە نییە لە بۆ دەینۆسۆری شتێکی بەسیتە شاکردنەکانگە ئەو فلەرسپێس نیان بەبیزە هات کۆنترۆڵم پێ ناکرێت جوان باشە دانێتمان کرد ئەس دەتوانین گۆشتشتی زیاترشمان پێکە لە بۆی گۆهان بیخواتن لە بۆ توانەکانی ئەو پیکۆڵ هات Looks like the pathetic, whiny kid who couldn't get his own apples is long gone. You're the guy that left me here. دەرێ ماوەیەکی درێژ لێرە بە تەنازیە Don't مێشت بووی forget it. تو لێ بەجێ تێشتم Wait a minute. He's not the same Piccolo my dad fought a long time ago, is he? دەرێ ئەو پیکۆڵی نیە کە باڵم باسی دەکرد ماوەیەکی دوور پێش Which ئێستا means you know just how terrifying I am, right? Oh, دەڵێ وابزانم بابەت ئەندەشتی لەسەم پێت I گوتیە remember him saying something about Demon King Piccolo being a really bad guy. دەڵێ باوکم ئەوەندێکی گوتم کە بیکۆڵۆ دیمەن کینگە واتە مەلیکی شەیتانە خراپەکارەکەیە ئێستا بزانین وەبزانم ڕاهێنانی زیاتری پێداکاتن تاقی دەکاتەوە شەڕی لەگەڵ دەکات تاوەکو بەقووەت بیتن ئێستا کاتیەوەیە کە ڕاهێنانی قڕز بکە I did it! ئەو فرینەکەی جارێ فێر کرد You can finally start controlling some of your energy. دەتوانین دەرێ دەتوانی بڕۆ ئەگەر کۆنترۆلی ئینەرژیەکەت بکەیت تواناکان دواتە وزەکەت کۆنترۆڵ بکەیت Get ready to spar. Come talk to me once you're ready. Don't even think about trying to run away. You got that? دەرێ بڕۆ کەنجی کە ئامادەبووی وەرەوە قسەم لەگە بکەوە ئەو کاتی دەرێ جارێ لێرانە بە بسۆڕێتەوە I'm kind of scared of توانایی فرینەکەی باشتر بکە جارێ بابسینە wish Mr. لای Piccolo ئەو wasn't میشتنی ئەو so لای مایلێن دەبێت چ هەیە I'm as good as dead if this keeps up. I'm scared. ئا I'm gonna do it. پیکۆڵۆ ئێستا ڕوبەڕووی Got دەبتەوە to. Didn't run home crying, huh? Well, let's get right to it. Prepare yourself. Okay. دەرێ خۆت ئامادەکە دەست بەگریانێ نەکەی دیسان و غاردێ Don't look. Feel. Think about what you need to do. Then do it. I am. All right. ئەو جۆرە بلاستەی نسینکۆ تایبەتە بە گۆهان 6 months left. I'm aching all over. بۆ لە جاتی کامی هەیە گۆهان ئەوەی هەیە Barely move. کە زۆردان توانای تایبەت بە خۆیان دەستانە کە ئەوانی تر نایان بیکەن بەڵام زۆربەشیان دەتوانن فێری بن ئەوە شەڕی موزیکی کرد بەدیمتان یەک لە ماهیتەی دەرێت کارەکتەرەکان ناو دراگۆن بۆڵی لە دەخواستن کارەکتەرەکانی گۆهانە کاگەت بەمدار We'll call it a day for now. Finally, it's over. بەزانیمان کۆڵی جارێ زانی چیت کە ڕوو دەداتن شتی بەقوات لە پێشمانە و تازە بەرەبەرە یاریەکە گەرم دەبیتن جەوەکەی خۆش دەبیتن Ow, 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 ow. قەلبی ئەمە ئازاریە I guess you're no longer the little crybaby you were 6 months ago. دەرێ منداڵە I was گرینەکە wondering, کەس you 6 fought my مانگە خۆت dad a long گرتیایە time ago, ئێستا right? کە بەجێ I مێشتی بوو did, and I've still got a score to settle with him. Once the Saiyans are gone, your dad's next. But you know, my dad told me something. باب من He دەکشتی پێ said, گوتم you're not like the old Piccolo. He said, you don't seem like such a bad guy. دەڵای پێمی گۆ ئەو بیکۆڵە کۆنە نەمایە کە پێشتر هەبوو I think my
My dad's ئێستا right. من کەسە Even though خراپەکە my نییە. mom and grandpa are still scared of you. دەڵێ ئەوزان بابم ڕاستێکە تۆ کەسە خراپە نییە کە داکەم باسی دەکرد. Just shut your mouth and try to get some sleep. I'm gonna put you through hell tomorrow. Okay. دەڵێ دەمە داخە و بن و هەتاوەکو بەیانی بێزارم مەکە Kid. منداڵی گەمجە دایما قسەی ڕەقە فێرە گاڵتۆشتیوالە نەبووە لەگەڵ منداڵ و لەگەڵ کەسیش. All right, ready when you are, King Kai. ئاشاکای Let's see you form a spirit bomb and use it to destroy this extra fast brick. Got it. دەڵێ ئەو وزەیە کە لە دەستت کۆت کردێتەوە بەکارێنێ لە بۆ شکانی ئەو گەرپوتە بلۆکە چییە؟ Wow! I can't believe it. دەرێ ناتۆم باوەڕ بۆ بکەم. Well done, Goku. دەرێ تەواو بووی It wasn't easy. زۆر باشە تەواو بووی It's like I keep saying. دەرێ بەردەوام بە لە The قسەکردن. spirit bomb is formed by gathering energy from everything around you and concentrating it into a ball. دەڵێ ئەو سروشتەی لە چواردەت یانی ئەوانەیە کە لە سروشدا هەیە بتوانی بەکارێنێ بۆ کۆکردنەوەی ئەو وزێ لە ناو دەستتدا And that's why you should بڕوا only بەکارێنێ use بە it as a last شکانی و resort. وێرانکردن. Only once for that matter. Just as خۆی I thought, سپارەت he بۆمبەکە very well might be ئەو able لە to بۆی go through the بەکاردێتن کاتە entire کۆکو training کە regimen. پێویستی بە وزەیەکی هزار زۆر دەبێتن لە بەرامبەر دوژمن کە دوژمنەکەی پێ نابەزێنێت دەتوانانی وزەکە وەرگێتن لە کەسانی چواردەوریشی وەروە دەتوانین لە سروشتیش ئەو بەشێک کە لە سروشت هەیە وزەکە ڕای دەچێشیتن دواتریش ئەوەی کە پێویستە زیاتری پێ ببەخشیتن بریتێ لەو کەسانی چواردەوری کە وزی کیان زۆرە دەتوانن پێی ببەخشن دەبێتە تۆپەکی پڕ لە وزەیەکی دەتوانێت بەکاری بن بەهێزێکی قورس لە دوژمنی بدا. مادی کردیە زۆری مادی کردی گۆهانی بە نەرمی لەگەری نازیلێتەوە Remember this. You دەبێت eat, سەکاتی sleep, پشودانی fight. That's your life now. Don't کاتی you پشودانی dare ببورە forget it. دەبێت خواردن و بخۆ و بن و What if I just... That's enough. Unless you want to die, you have to get stronger. Stronger than me, and stronger than the Saiyans. دەبێت پێویستە پێویست نابیتە تو کات بە فیڕۆ بدەین پێویستە ڕاهێنان بکەوێت لە بۆی لەم بەهێزتری بووی لە سەیانەکانیش بەهێزتر بووی واتە لە هەمووان بەهێزتر ببیتن هەتاوەکو بتوانی ڕوبەڕیان بتەوە چکە تاکە سەیان ئێستا لە سەرزەوی کە مابیتەوە لە دوای گۆکو چکە کوڕی گۆکوی We'll eat ئەویش for سەیانە now, but then it's back to business. دەڵێت جارێ نانج بخۆ دواتر وەرە کارمان مایشتە تاوا نەبووە If all I do is train when I'm not eating or sleeping, I'll die before I get very strong. There's no way I'm gonna be as strong as my دەبێتە dad بەس or خواردن و Mr. خەو و Piccolo. ڕاهێنان بیتەنەوە پێش بەقووەت بم ئەوە دەمرم Wait, دەرێ now's my ڕۆگەی chance. باب I مەس can دەکەن sneak دیکۆلە home. کەسەکە کە All تەبیعەتی right. قورسە یانی I قسەکردنەوەش think لەگەری قورسە I'll go looking for تەبیعەتی something to خۆشنیە eat. دەرێ لە دوای شتێکی بگەڕم کە بیخۆم جێ لە قسەکانیش بووە Mr. Piccolo's way stronger than me. If I keep up his training, there's not gonna be much left of me. I'm just gonna get in the way. دەپێویستە ڕاهێنان زیاد بکەمەوەی هەتا لەی بەهێزترن کە پێی قورسە گوهان ڕاهێنانکردنی پێ قورسە جارێ فێر نەبوو لە جوانی Incredible! جارێ توانای زۆر I think نیگەوان I can handle this. باوەی کوژین Got it! ئێستا بزانم کاتی خواردن I think I can handle this. بزانین دە سێ و شتێش خۆڕینەوە کارەکێ هەستە بەڵام لەسەر ئەو گردەی دەبیلەکەن و دارانەبی برنوانی ئێرە
هەندێک ماسی شەیە لێرە پێویستە بگەڕێنەوە لای ماڵی خۆیان جارێ هەندە پشی بڵاتنەوە گۆهان گەڕێتەوە ماڵێ پێویستە بگەڕێنەوە لای گۆکو هاوس ماڵی گۆکوی بستۆکەنداچی لێندەرە خواردنی بخواتەوە هەندێک استراحەت کاتن دواتر دیسانەوە دەیبێنەوە پێشەوەی کە سایانەکان بێن ڕەهێنان بکەنەوە تاوەکو بەهێزتر و بەهێزتر بن چیرۆکەکی جوانی هەیە چیرۆکەکەم زۆر بەدڵە یاری دراگۆن بۆڵ کە زۆر بە جوانیشی دروست کرایەوە لە ناو یاریەکە کە خۆی ئەنیمەکەی زۆر بەقووەتە بەڕای من ئەنگۆشکەی خۆتان حەستان لێ نییە بەمنج لە بۆ یاریەکەم زۆر بەدڵە بە شازەشی باش دروست کرایەوە چاوەخنەی زۆریشی لێ هەندێک حرەکاتەکان وەچی خۆی دروست نەکرایەوە ئەمش لەبەوەی دەیبینم کە توانای کۆنسڵەکان ئەو کاتە کە لەسەر پێسەشن چا دروستکە پێشەوە پێسەشن 5 دەرچیتن توانای ئەوەیان نەبووە ئەو توانە ئیفێکتانەی کە هەیەە دەری بخەن یان شتێکی تر ئەوەی نازانم بەڕای منی توانێت کۆنسڵەکان یوە نەبووە کە هەندێک ئیفێکت هەیە لەسەر گرافیکارد و لەسەر پرۆسەسەری قوڕز دەکاتن ئەوت ماڵی گۆکوی لەسەر ئاوێ You're Goku's kid, right? Andrea, tu kurri Goku? Yeah, I'm Gohan. Are you a Well, friend of my I'm dad? Gohan'ım. You Did you hurry back We've me? been on all sorts of adventures together. Whoa. Did sendin seçişman bir konzende. No, not a word. Well, that's Goku for you. But you must have heard about Yamcha, right? Nope. Did tu Yamcha dit ya Nothing wa? yet. Of course you have. Hiç successful design derin nakhi. So, what brings you here? Did tu inayet irana? I'm preparing a meal for Yamcha, and this place has the best ingredients around. So I Did better get hemen back to sen work. demek görüşüşüyle bu Yamcha hazır kam? Sure. De ben de lona ayda garam. All this talk of food is making me hungry. I should get Did Mom to basi fix me khwardni kar something. birsin A bul pork ser. bun would sure hit the spot. Did wabzan daikam عندك شيء حاضر كرديا كأمش بيستا Stop right there. لسه مقلية كده بيستا بتسميه خم لسه التعوي وقت دليل وبوست لسه بشيلك أيام سايلة كاتو ونطلع بعض ولا جوا اللي يعني يجي تشكن بيدا أنا في مجموعات قديمة كونغو كفري يدرين فيزياء دروستري أو هريد نازم تيام بيدوغرابترا لبير من ما بزماني سويو كيس كل ميجو تمشان لكن كوتاي كانتم حتى كوتاي انتم شاكر يتبشي كوتاي كدر هاتيا صاري بشنو يكاشي دكا حظكم بتمول سرتاتم شايكم I might run into them again. And when I do, I'll be ready for them. دريت كلا دستيان راناكم دستا هذا I can't thank you enough. دري نازم كنت شون سباس بكم You really are crazy strong, Gohan. Huh? You think دري أتي so? دزاني يعني باربين كراب بهيزي جوهان Goku when he won the world tournament. I'm like, دري أتو جوكم ببيدينو كاتك لا بالان زياني برديو Sure you are. And brave to boot. Like father, like son. I couldn't even handle those enemies. I'm totally useless. but you دري didn't أم run بيكا كم away, دوينو right? تواني بران أنا راح Yamcha بوستم is hard at work training. The least I can do is fix him a hot meal. Plus, Yamcha
دەرێ یامسا زۆر بە قورسی ڕاهێنان دەکاتن لە بەیان دەمشاتی من دەخوارین لە بۆ حازرکەم هەندێک گۆشتشتی لە بۆ ببەمەوە دەرێ هەمووان زۆر بە قورسی ڕاهێنان دەکەن دە سوپاس دەکەم لە بۆ یارمەتیەکەت جوان ئێستاش پێویستە بچینەوە ماڵێ هەندێک خواردنی بخۆم Piccolo's one tough teacher, but I am getting stronger. دەرێ مامۆستا پیکۆلۆ کەسێکی یانی مامۆستایەکی باشە پیکۆلۆ کە ئەمن ئێستا بەرەبەرە بەهێزتر دەبم. Maybe I can keep at this a little longer. ئەگەر کەمەشکەر زیاتر هەوڵی لەگە بدەم باشترە. I'm gonna be strong like Dad and Mr. Piccolo, so I can protect you and everyone else. دەرێ بەهێزتر دەبم وەکو باکم و هەروە بەڕێز پیکۆلۆ لە بۆی هەمووان بپارێزم. پیکۆلۆ تاقیوی دەکاتن دایمەن لە دوایەتی. If it weren't for Mr. Piccolo, I wouldn't be as strong as I am now. And if I keep up my training, maybe I'll get even stronger. All right. ئێستا بۆ بزانم دەیبچینەوە ماڵێ هەڵە نەبم دەیبچینەوە ماڵ نا جارە دەیبچینەوە سەرێ وازی لە ماڵێنە دەستۆکم بیکۆڵە بەهێزتر بیتن هەتا هیچ جێکەمانی هەر ئێرەمان هێنا پێویستە چینەوە ئێرە هەندێک ڕاهێنانی زیاتر بکاتن لەبۆی بەقووەتر بین. نووسراوە کە گۆهان ئێستا زیاتر لەگەڵ مامۆستاکەی تێکەڵا بە مەبەستی بیکۆلەیە تاوەکو دەگەڕێتەوە لای بیکۆلۆ لە بۆی زیاتر ڕاهێنانی پێ بکات تاوەکو پێشەوەی سایانەکان بگەن بەهێزتر ببیتن تواناکەی زیاد کاتن. دەرێ ئەوە چییە؟ RR نووسراوە. ئەوە گروپە بوون کە گۆکو پێشە شەڕی لەگە کردبوون. ڕێدڕێبنەکانن ئیڤڵ ڕێدڕێبن ئەوە لە مێژە دروستکرایە ئەو بروجە لێرانە کە ئەو پرۆگرام کرانە ئەو ڕۆبۆتانە پرۆگرام کرانن کە لە پارێزگای لەو بڕزەی بکەن ئێستا پێویستە بیشتین. بە هەندێک توانەکان کۆکەینەوە تا ڕۆخانمانەوە دانەیە کەوانە وەکو سایز میشتنە توانی وەکو نێست و شتیوا لە شوێنی دوژمنە دەتوانی هیچی ئەم بچین توانیش وەڵامەندێک جا سایز میشتانیش بکەی خۆشە Piccolo? بەترسە ترساتە لای پیکۆلۆی. Give me all you got. دەرێ ئەو شتانە بدێ کە بەدەستینە. I want you to try and kill me. Come on. دەرێ ئەم پێویستم بەوەیە کە ئەتوو بتوانی دەرێ پێویستە لەم بەهێزتر ببی. Is this it? Do you think this is enough to take on the Saiyans? دەرێ ئەم بەبەست نێرە بۆی کە ئەو وەڕی سایانەکان ببی. هەڵا دای بڕۆخۆتی جوانە بەخونێکی زۆر جوانە مەجای نایدێن پیکۆلۆ جەعادە بەبێ مەجای دێ نەمەدەیان بەرکۆنا داپەلەی هێژارە گوێرکە هەڵێدانی موزیکە ئەو زەنزی دێنێ زۆر چاک داوی لە مامۆستای بەهێزتر بوو. ئینسپێچکێدا تا حرەکەتی جوان بۆ جارە پلەی ئێسیش ماوە ڕانکەکەمان ئێز بوو یعنی نایە بوو
شەڕکردنەکەمان Looks لە like جارە you're بە finally شوێکی starting to نەیە show some promise, kid. I mean, Gohan. Thank you, Mr. Piccolo. دەتوانێت باش نیشاندا و جارە Wow. My mom would freak out if she saw me like this. Then I guess you'll be needing a fresh دەداکەم set of دەترسێت clothes. نێستاوە بمبینتن لە بەوەی جرف و بەرجی پیس بوو لە بەندێک پیکۆلۆ زرکەشی وەکوی خۆی You got پێدا a problem with it? دەرێت هیچ کێشێک لەگەڵ Not هەیە at all. Thank you, Mr. Piccolo. دەرێ نەخێر بە هیچ شێیەک سپاس دەکەم بەڕێز بیکۆلۆ ئەرچی و جارشمان تەواو بوو بزانین ئەرچی دواترمان چی دەبی ئازام شتێکی ئەمان نەما لە بۆی کە سایانەکان نزیکەن هەندی نەما بگەنە لای زەوی نزیک بووینەوە چەند ڕۆژێکی کەمیان ئێستا کاتیا دەڵێ دوورنینە ئێستاکە سایانەکان دوورنین ئێستا لە زەوی وا نزیک دەبنەوە دەرێوەم لەبیر کردبوو و کێشەم لەبیر کردبوو کە پێویستە بە ڕێگەی مارەکەی دابچیەوە Yeah, sure thing. ئێستا پێویستە لەگەڵ کامی قسەی بکاتن Come forth, Shinron! کە لە ڕێگەی تۆپەکانی ئەژیایەکەوە یارمەتی بداتن لە بۆی گۆکو بە شێوازێکی خێراتر بگاتەوە سەرزەوی لەوەی کە پێشتر تاوەکو هەموو ڕێگای نەبڕتەوە بەسە ڕێگەی مارەکە گەنا بچێنی مانیش ناکاتەوە سەرزەوی ئێستا لە مەزنەوە قوتاری بوو گۆکو ئێستا دەتوانێت بگەڕێتەوە جیهانی ژیان واتە سەرزەوی بگەڕێتەوە سەرزەوی ئەگەنا پێشتر وەکو ڕۆح وابوو نەیدەتوانی بگەڕێتەوە جیهانی ئاسایی ئێستا دەتوانێتن بە شێوازێکی خێراتر بگەڕێتەوە بەبێ هیچ کێشەیەک کامی چاوەڕێکە لەسەر سەرەتای ڕێگای مارەکە ئێستا گۆکو بە شێوازێکی دەتوانێت خێراتر لە جاران حکوم بە قووەتەکەی خۆی بکات و خۆی خێراتر بکاتن هەوسایانەکان گەشتنە زەوی Battle with a dangerous duo. ڕووبەڕووبوونەوەی So دوو this کەسی is Earth. Not a مەترسیدا bad-looking planet. دەرێت زەوی هەسارەیەکی خراپیش نییە Guess we should go pay our respects to the little twerps, huh? ئەوانە خۆیان فرێزا و ئەو جەماعەکانی کە لەگە فرێزاینە ئەو هەسارانە کاتێکە داگیریان دەکەن دەیان فرۆشتنەوە بە ڕێژەیەکی پارەیەکی باش لە مەجموعە کەسانێکی دیکە لەیان First دەکردنەوە things first, we'll seek out the highest power level. When we do, we'll likely find Raditz killer. Or perhaps پێویستە لە دوو Kakarot's son. بێسترین کەس بگەڕێن لەو هەسارەیە کە بیدۆزینەوە کەوزێکی لە هەمووان بەدەستتر بوتن وەکو گۆکو سەر لەگە ناپای گوتی بە ناپای گوتی وەرە با بڕۆین دۆزیانەوە گۆهان و پیکۆڵۆ ئەو کەسانیان دۆزیەوە کە لەو نزیکەنە ئێستا پێویستە بچین لە ئارچی داهاتوو جە لێرە کۆتایی بۆ پارتەی دێنم هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵبوویتن چێشتان لێبینی بیتن هەتاوەکو ڤیدیۆ کاتەچکە بەخواتان سپێرم خواتان لەگەڵ